یعنی کێشەکە هەر ئەوە نییە بڵێ ئەم هێرشە بۆ سەر هەواڵانی گەریلایە یا پەکەکەیە یان هەر شۆڕژگەڕێکی تر کە ئەم خاکە ئەپارێزێ. پرسەکە ئەوە نییە، پرسەکە داگیرکاری باشووری کوردستانە، دەستدرێژیە بۆ سەر خاکی کوردستان کە داگیرکارێکی لە مێژینەیە. بەڵام ڕاستە هۆکارێکی تریش هەیە کە ئەم حیزبانەی باشووری کوردستان لە ناو دەسەڵاتە هۆکاری سەرەکین کە خەڵکیان ڕوبەڕووی نەهامەتی و برسێتی کردوێتەوە کە دوژمنیش ئەوە بە هەل ئەزانێ و ئەیقۆزێتەوە بوو ئەوەی کە ئەو خەڵکەی کە پێویستی بەپارەیە ڕای ئەکێشێ بەلای خۆیانوە لە گوندەکانە لە ناوچەکانە شەتڵیان ئەکات و سیخوڕیان پێ ئەکا و بە جیهازی جۆر بە جۆر و GPS و ئەو تەلەفۆن و بۆ شتانە ئەو شوێنانەیان پێ دەستنیشان ئەکەن و لە ئەنجامدا ئەو بردومانانە دروستە بێ و ئەبێتە هۆی شەهیدبوونی شۆڕژگێڕەکانمان. بەڵام تەنها وەکوتم بەڵێ ئەمە جاسوسیکردنە، ئەمە سیخوڕیکردنە، ئەمە خاک فرۆشتنە، ئەمە خیانەتێکی هەرە گەورەیە بەرامبەر بە خاک و نیشتیمان بەرامبەر بە ئەو هەموو شەهیدەی کە لە باشووری کوردستانە یاومانە پێشتر. یعنی ئەو حکومەتە کێپێکی هێناوە غەیر هەر ئەو دوو حیزبە سەرەکیەیە کە لە باشووری کوردستانە حکومن و ئەوانش بەڕاستی متفقن لەسەر ئەوەی کە بۆ ئەوە بێدەنگن. ئەگەر نامەعقولە یعنی ئێستا من یەکێک بێت قبولیانە بەڵێ قبولیان ئەگەر قبولیان نەبێ ئەم هەموو هێزە چەکداریان هەیە بە ناوی پێشمەرگە، ناوی پێشمەرگەشیان لەکەدار کردووە پێشمەرگە بۆ پیرۆزەی کە ئەو هەموو شەهیدەیان داوە ئێستا چەکداری حیزبین حیزب ئەپارێزن قەڵەویان ئەکەن بۆ سەرکوتکردنی خەڵک و بۆ ئەوەی کە بکەونە پێشی داگیرکەری تورکیاوە. بینیمان ئێستا لە ناوچەی زەرد وەک خۆیان ئەڵێن لە پارتی دیموکرات حکومی ئەکا ئەو هەموو چەکدارە چی هێناوێنێتە سەر جادەکان کە مەترسی ئەویان هەیە خەڵک بەڕاستی ئیتر برسیە بێتاقەتە لەو هەموو داگیرکاریە لەو هەموو برسێتی و زوڵمەی کە بەرامبەر خەڵک ئەکرێت لەبەرەوە بێتاقەتنەوە هەموو چەکداریان هێناوە دژی خەڵک نەک عنی بەکاریان بێن بۆ دژی داگیرکاری. بەڕاستی پەیامی ئێمە وەکو ژنان ئەوەیە کە بەڕاستی ئەم حیزبانە کە لە ناو دەسەڵاتان کە حکومەتیان پێکێناوە کە هەر خۆیان هەموو شتەکانن، هەم دەسەڵاتن، هەم حیزبن، هەم حکومەتن، هەموو شتێکن بە خۆیانە بچنەوە ئیتر یعنی توانای ئەوەمان نەماوە وەکو ژن وەکو دایک وەکو خەڵکی باشووری کوردستان کە ئەو هەموو خوێنە قبول بکەین ناتوانین ئیتر توانامان نەماوە. بەتایبەت یعنی مرۆڤ ینی ئازاری ئەوە کەمترە کە دوژمن بەرامبەرت ئەکا وەک لەوەی کە کورد بێت و بڵێن ئەمە لە خوێنی خۆمانە ئەو هەموو خیانەتە بەرامبەرمان ئەکرێ. لەبەرەوە ئێمە وەکو ژنان داواکاری ئەوەن حیزبەکان بە خۆیان بچنەوە قبول نەکەن کە بەو جۆرە و هێرشان ئەکرێتە سەر خاکمان، دەنگیان هەبێ ڕەنگیان هەبێ. ئێمە وەکو گەل وەکو ژنان لە پشتیان ئەبین و ئەتوانین هەمومان پێکەوە بەرگری لەم خاکە بکەین و داوا لە ژنان لە گەنجان لە خەڵکی باشووری کوردستان بە هەموو چنی توێژەکان ئەەکەم کە ئەم زوڵم و داگیرکاری و کۆمەڵ کوژی خوێن ڕشتن لەسەر باشووری کوردستان قبول نەکەن، چکە بەڕاستی ئەمە مەترسیە بۆ داهاتووی نەوەکانمان کە خاکەکەمان لەوە زیاتر داگیر بکەن. سوپاس بۆ هەمولایە. لە ڕاستیان مەسلەی سیخوڕی و خیانەتکردن و ئەوانە مێژێکی کۆنی هەیە. زۆربەی لە مێژووی کورد بخوێنەرەوە زۆربەی براتۆرێتەکان میرنشینەکانی ئەو کات بەهۆی خیانەتکردنەوە بەهۆی جاسووسێکەوە لە ناوچە و کۆتایی پێهاتەوە. هەرگیز دوژمنانی کورد نانتوانیا کورد لە ناوبەرن و کورد بفەوتێنن، کورد توێننەوە لەسەر ڕووی زەوی. بەڵام بەداخەوە خاین و جاسووس و خۆفرۆش ئەوە ئەکەن، ئەو دەورە ئەبینن کاوە داگیرکەرەکە کە ئەیەوێت ئەوان بۆی ئەجەندای ئەو داگیرکەرە جێبەجێەکە. بێگومان هەموو شۆڕشێ بەدەر نییە لە خەڵکی خائین و خۆفرۆش و بەدەریش نییە لە خەڵکی شۆڕژگێڕ و ئازا و چاونەترس و کە باوەڕی بە قەزەی میلەتەکەی هەیە. لە ڕاستیە هەم مێژوو ڕەحم بە کەس ناکە. ئێستش مێژوو بخێنەرەوە تاکوتەرایەک ناوی ئەو کەسانی تایەکەوە چۆن لەسەر دەستی ئەوانە ئەو مێژوۆیان ناشرین کردووە و ئەو شۆڕشانان کۆتایی پێناوە هەرسیان پێناوە. مێژوو ڕەحم بە کەس ناکە. لە پێناوی بڕێک پارەیاوین بڕێک دەستکەوتی کاتیە ناکرێتەوە بەرژەوەندی میلەتێک بەرژەوەندی نەتەوەیەک بخەیتە مەترسیەوە بیخەیتە بەرهێرش و پەلاماران. بەداخەوە لە ڕاستیە پێویستە هەڵوێز هەبوایە، وەڵامدانەوە هەبوایە، پێویستە سنوورەکانیان بپاراسە. ینی ئەمە بەردەوامە مەترسێکی گەورەی هەیە بۆ سەر باشوور. بەداخەوە خەمساردی دەسەڵاتداران و بەرپرسانی وڵاتی ئێمە گەیشتە ڕادەیەک کێشەکەڵەکە بۆکانی ناوخۆی خۆی و کۆمەڵێ شتی تر کە خەڵکی پێوە سەرقاڵ بووە، خەڵکی پێوە سەرقاڵ کراوە، وای لێ هاتووەکەوە
ئەم پرسە گرنگانە پژیۆ بخرێ و زۆر گرنگی پێنەیرێت. بە تەواوەتی دژی ئەو کارە وەحشی گێرانەیە و ئەو دڕندانەی دەوڵەتی فاشستی تورکین کە بە شێوازێکی زۆر دڕندانە هێرشەکاتە سەر وڵات پارێزان لە ناوچەکانی کوردستاندا. ئەمە کارێکی قێزەونە، کارێکی ناشرینە، کارێکە کە دژ بە هەموو بەها سیاسی و ئەخلاقیەکانە. ئەم فاشستانە بە شێوازێک تەعاملەکەن کە هەموو شوێنێک مڵکی ئەوانە و ناوچەی ئەوانە یەن بەبێ ئەوەی هیچ کەسە پێیان بڵێ بۆ کوێ ئەڕۆن، بۆ کوێن خەڵکی هاونیشتیمانیانی ئێمە گەریلا قارەمانەکانی ئێمە شەید ئەکەن. ئێمە وەکو هاوڵاتیان دژ بەم سیاسەتە چەتە گەرایین هیوادارین کە هەموو گەلی کورد خەڵکە ئەو خەڵکانی کە بە شێوازێکی ئەخلاقی ئایانوێ پەروەردەی ڕۆحی خۆیان بکەن دژ بەم سیاسەتە چەپەڵە بوەستنەوانێ. من حەزەکەم ئەوە بڵێم هەندێک خەڵک لە ناو دەسەڵاتە خۆیان بۆ وازان کە ئەیانوێ خزمەتی کورد و کوردستان بکەن و ئەیانوێ ئەم داگیرکاریی کە دەوڵەتی تورکیا ئەنجامێدا سەر نەگرێ. لە ڕاستی ئێمە ئەتوانین ئەوە بکەین ئەگەر ئەوانە ڕاست ئەکەن و ئەیانەوێت فاشیزمی تورکی تێپشکێ بە ئاسانی ئەکرێت ئەو فاشیزمە تێک پشکێنرێ. بەمەرجێک ئێمە بتوانین ئەو سی خوڕانەی کە ئیش ئەکەن لەسەر خەڵکی وڵات پارێز بە سزا بگەێنرێن. یعنی تا ئێستا وەکو بەڕێزە دەڵێ ینی لەم ناوچەیە چەندین تاوانی گەورە کراوە لە شەی دیار غەریب بوانێ بۆ ئەوانەی چیای ئەزمەڕ و ئەو هەواڵە ئازیزانەی چیای ئەزمەڕ و بۆ ئەمەی ئێستاش هیچ کەسێکمان نەبینەوە بە سزا بیرێ. بۆیە ئەگەر ئێوە خۆتان بە وڵات پارێز ئەزان و ئەتانەوێ کورد بۆ جارێکی تر ئەم دەسەڵاتە فراوان خوازە فاشستی تورکیا باڵا دەست نەبێت لە ناوچەکەیە سی خوڕەکانیان بە سزا بگەێنن، مەهێڵن جێپی خۆیان لەم ناوچەیە بە ئارەزوی خۆیان بکەنەوانێ. ئێوە توانە ئێوەتان هەیە کە ئەو کارە بکەن ئەگەر ڕازگۆن لەگەڵ خۆتانە و لەگەڵ گەلی کوردە. ینی تاکەی گەلی کورد ئاوها بەدەست ئەم داگیرکەرانەوانێ بە مافەکانی خۆی نەگا. ئێمە تاکە ڕێگا لە بەردەم گەلی کووردا بۆ ئەوی کە ئەم داگیرکاریە و ئەو تاوانانەی کە بەرامبەرمان نەکرێت تێک بشکێنین ئەوەیە کە بەر لە دەسەڵاتداران کۆمەلگای کوردی خاوەن هەڵوێز بێ.